ئەو پیاوەی ڕەتی کردەوە کە لەگەڵ ژناندا کار بکا و دواتر کچەکەی شوێنی گرتەوە. پرادا یەکێکە لە بەناوبانگترین مارکەکان لەسەر ئاستی جیهان. چیرۆکی سەرکەوتنی ئەم کۆمپانیایە زۆر جیاوازە، لەلایەن ماریۆ پراداوە دامەزراوە کە یەکێک بووە لەو کەسانەی دژی کارکردنی مێی نەبووە، چونکە هەرگیز بڕوای بەتوانای ژنان نەبووە. بەڵام دواتر ئەوەی کە کۆمپانیاکە دەکاتە کۆمپانیایەکی سەرکەوت و کچەکەی دەبێت. ئەم براندە جیهانیە لەلایەن ماریۆ پرادا لە ساڵی 1913 لە ئیتالیا دامەزراوە. کاریان بریتی بووە لە بەرهەمهێنانی پێڵاو و جانتای چەرم. بەو شێوەیەش سەرکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینی و بووە هێمای شیکپۆشی و کەشخەیی خانمان. ماریۆ یەکێک بووە لەو کەسانەی کە بڕوای بەتوانەکانی ژنان نەبووە و یە کاتێک کۆمپانیاکەدا دەمەزرێنێت ڕێگە نادات هیچ یەکێک لە مەینەی خێزانەکەی بەشداری بکەن و لەگەڵی دەکار بکەن. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە کاتێک کۆچی دوایی دەکات کوڕەکەی ڕەتی دەکاتەوە کە کۆمپانیاکەی باوکی بگرێتە دەست و لەو بوارەدا دەست بەکارکردن بکات. بۆ ئەوەش کۆمپانیاکە لویزای کچی وەک بەڕێوەبەری نوێ دیاری دەکات. لەو کاتەشەوە تا ئێستا کۆمپانیاکە گەورەترین و باشترین پێشکەوتنەکانی بەخۆیەوە بینیوە. لویزا لە دوای دەست بەکاربوونیەوە تەنیا بە بەرهەمهێنان و دیزاینکردنی جل و بەرگ نەوەستایەوە، بەڵکو چووە ناو جیهانی تەکنەلۆژیاوە. توانی لەگەڵ کۆمپانیای بەناوبانگی LG ڕێک بکەوێت و پێکەوە چەندین بەرهەمی باش پێشکەش بکەن. لەو کاتەوە ئیتر ژنانیش بوونە هێمای سەرکەوتنی کۆمپانیایەکی گەورەی وەک کۆمپانیای پرادا. بە شێوەیەک لە ساڵی 1990دا پرادا پلەی یەکەمی لە سەراستی فاشیۆنی جیهانی بەدەستێنە. لویزا توانی ئەوە بسەلمێنێت کە تێڕوانینەکانی باوکی هەڵەبوون. ژنەکانیش بە هەمان شێوە بگرە زیاتریش دەتوانن لە بەڕێوەبردننی کارەکاندا سەرکەوتوو بن. هەروەها داواشی لە ژنانی ناو خێزانەکەی کرد کە ئەوانیش لەگەڵیدا دەست بەکار بن، ئەو کۆسپەتێک بشکێن و ئەوە بۆ ڕۆحی باوکیان بسەلمێنن کە ئەو هەڵە بووە لە هەڵبژاردنەکەیدا. بەڵام تەنیا کچەکەی لویزا تاکە کەس بوو کە بایەخی زۆری نیشاندا بۆ ئەوەی شانبەشانی دایکی دەست بەکار بێت. پرادا لە ساڵی 2010 ئاستی فرۆشتنی گەیشتە 5 ملیار دۆلار. لە ئێستاشدا ناوی لە لیستی بەناوبانگترین براندەکان و پڕفرۆشترین براندەکاندا هاتووە. ئێستا تۆ پێم بڵێ ئەی تۆ کێ دەناسیت کە بەو شێوەیە لە کارەکەیدا سەرکەوتوو بوو بێت؟